سڵاوتان لێبێت هاوڕێیان زانایان ئەویان پشتڕاست کردوتەوە کە تێکچوونە بۆ ماوەیەکان دەکرێت بێتە هۆی جیاوازی لە گەشەکردندا، بەڵام پێدەچێت ئەمە تاکە هۆکار نەبێت تاوە لە کەسێک بکات کە ئەندامەکانی جەستەی درێژتر بێت لە کەسێکی ئاسایی. بینەری ئەم ڤیدیۆیە بن لەگەڵمان تا زیاتر لەسەر درێژترین ئەندامەکانی جەستە بزانن، بەڵام پێشەوەی دەست پێ بکەین دەست بنێ بە دوگمەی سەبسکرایبەکە و زەنگۆڵەکە چالاک بکەن تا بۆ هەموو بابەتێکی نوێ ئاگادارکردنەوەتان بۆ بێت. شێنلیو گانسیا ژنێکی هیندیە خاوەن درێژترین برژانگە لە جیهاندا و ناوی چۆتە کتێبی گینس بۆ ژمارە پێوانەیەکان بە درێژی برژانگەکەی کە 10 سانتیمەتری تێپەڕاندووە و چونکە خاتونێکی هیندیە ئەمە هەلی پارێزگاریکردن لە جوانی و درێژی و تەندروستی برژانگەکانی پێداوە واگەر هەر خاتونێک هەیە کە بڕوای وابێت برژانگەکانی درێژن با سەیری گانسیا بکات و ڕاستیەکە بزانێت ئەو 10 سانتیمەتر لە چاوەکانیەوە شۆڕ بۆتەوە بەسەر ڕوخساریدا و ڕۆژەکەی بە سروشتی بەسەر دەبات بە تەواوی وردەکاریەکانەوە. ئاشا ماندێلا بچووکترین خاتون کە درێژترین پرچی هەیە ماوەی 25 ساڵانەی بڕیوە و تیمێکی تایبەتی هەیە بۆ داهێنان و ڕێخستنی پرچی. ئەم درێژەی پرچی هەندێک جار تووشی ئاستەنگی دەکات لە کاتی جوڵەکردن و خەوتندا بۆی درێژە لە ڕادە بەدەرەکەی و قورسیدانان لە سەرسەری هەر بۆیە زۆر جار لە کاتی چوونە دەرەوەدا لە کەمەری دەی ئاڵێنێت و بە پارچە قماشێک دەیبەستێت. بەڕاستی دەبێت ئەم خانمە چی کرد بێت کە ئەوەندە قژی درێژ بێت و پارێزگاری لێ بکات. ئیکا تریکا بەڕگەز ڕوسیە و بەیەکێک لە باشترین یاریزانەکانی تۆپی سەبەتە دادەنرێت لە خولیانە ئۆلۆمپیاتەکاندا لایەنی وڵاتەکەی بەشداری کردووە لە ساڵی 2008دا و خاوەنی ژمارەی پێوانەیە وەک باڵا بەرزترین خاتون لە جیهاندا درێژی باڵای 2 مەتری تێپەڕاندووە لە بەڕێکی و جوانی جەستەی هەندێک جار نمایشی جلو و بەرگ دەکات. ڤیڤیان وێڵەر ئەم خاتونە نامۆترین ژمارەی پێوانەی بەدەستێناوە کە خاوەنی درێژترین ڕێشە لە ژناندا. ئەمە شتێک نییە کە هەوڵی بۆ دابێت بەڵکو تووشی تێکچوونی بۆ ماوەیی بووە و هەر ئەمەش بۆتە هۆکاری ئەمە. محەممەد ئایزورگ پیاوێکە لە پەنجاکانی تەمەنیدایە درێژترین لوتی چەماوەی هەیە لە جیهاندا بە بەراورد لەگەڵ ئەو کەسانەی کە لوتێکی درێژ و ڕێکیان هەیە. ئادریانە لەوەز خاوەنی درێژترین زمانە لە جیهاندا کچێکی گەنجی ئەمریکیە کە خاوەنی درێژترین ماسوولکەی زمانە لە جیهاندا کە درێژەکەی 4 بوسی تێپەڕاندووە و ئەو تاکە کەسە کە بتوانێت زمانی لە ئانیشکی بدات. تۆ دەتەوێت ئەم کارە تاقی بکەیتەوە؟ باشە، بەڵام هەر ئەو براوە دەبێت. ڕادەکان باجیبای هەندێک کەس درێژترین پرچیان هەیە، هەندێکی تریان درێژترین باڵایان هەیە، بەڵام ئەم پیاوە درێژترین تاڵامووی هەیە لە گوێکانیدا. درێژی مووی گوێکانی دەگاتە 8 سانتیمەتر و ماوەی چەند ساڵێکە کورتی نەکردوتەوە کە دەتوانێت بەرگەی ئەم هەستە بگرێ بوونی چەند تاڵەموویەک لە ناو گوێزگەکاندا بەم درێژیە. شرێدار شیلال پیاوێکی هیندی تەمەن 82 ساڵە خاوەنی ژمارەی پێوانەیە بۆ درێژترین نینۆکی دەست لە جیهاندا و ماوەی 66 ساڵە نینۆکەکانی کورت نەکردوتەوە بۆی کێشەیەکەوە کە بە منداڵی لە قوتابخانە تووشی بووە، بەڵام لە دواییدا بۆ یەکەم جار نینۆکەکانی دەستی چەپی بڕی و دوای 66 ساڵ بە مۆزەخانی ڕیپلای بەخشی لە نیویۆرک. باوەڕ بکەی یان نا لە مۆزەخانەکەدا وەک درێژترین نینۆک نمایش کرا کە ئەکرێ مرۆڤ هەیبێت. فرانسیسکۆ تۆمێنگۆ گەنجێکی بەڕگەز ئەنکۆلیە کە خاوەنی سەیرترین ژمارە پێوانەیە چونکە خاوەنی فراوانترین و گەورەترین دەمە لە جیهاندا. ئەم گەنجە دەتوانێت قوتویەکی کۆکاکۆلا لەسەر باری پانی بکاتە دەمیەوە و دەمی دابخات
بێ ئەوەی ئازاری پێ بگات چونکە بۆشایی ناودەمی زۆر قوڵ و فراوانە بە بەراورد لەگەڵ مرۆڤەکانی تردا. سوڵتان کۆسم گەنجێکی بەڕەگەز تورکیا کە ژمارەی پێوانەی بەدەستێناوە وەک درێژترین پیاو لە جیهاندا بە درێژی زیاتر لە 2 مەتر و 51 سانتیمەتر و بەدەست نەخۆشی عەملەقەوە دەناڵێنێت کە بۆتە هۆی زیادبوونی هۆرمۆنی گەشە هەر ئەمە شوای لێ کردووە کە بەم شێوەیە باڵای بەرز بێت و هەروەها لە یەکێک لە گرنگترین چاوپێکەوتنەکانی لە نێوان ئەو گەنجە و شاهاندرا بەهادۆری کۆچکردووی بەڕەگەز نیپالی بوو کە خاوەنی نازناوی بچووکترین پیاوی جیهان بوو و هەروەها سوڵتان هاوسەرگیری لەگەڵ کچێکی سویدیدا کردووە کە باڵای لە 150 سانتیم تێپەڕ ناکە و لە ماڵێکدا دەژی کە بە تایبەت بۆ ئەو دروست کراوە تاوەکو تێیدا بژی. ئایا کامیان بەلای تۆوە سەرنجڕاکێشتر بوو یاخود چ شتێکی سەرنجڕاکێش لە جەستەی خۆتدا بەدی دەکەیت؟ دەتوانیت لە کۆمنت پێمان بڵێیت. ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو ئەوە لەگەڵ هاوڕەکانتدا لە تۆڕە کۆمەڵایەتەکان هاوبەشی بکە و بەشداری لە کەناڵەکە بکە و زەنگۆڵەکە چالاک بکە تا یارمەتی دەربی لە بەرهەمهێنانی ڤیدیۆی زیاتر و تا هەموو بابەتەکان بگا بەدەستت. سوپاس کە بینەر بووی.